هیچ کەسێک لە ئێمە خۆشەویستان با تەکەببوری نەبێ بەرامبەر بە عیبادەتی خوا. خۆت بە گەورە مەزانە، وا نەزانی پێویستت بە عیبادەتی خوا نییە. واللهی ئەوە چاک چاک بزانە، ئەو کەسەی کە پەنا بەخوا زینا دەکەی، عارق دەخۆی، خراپەت دەکەی، سافیرەی، نوێژ ناکەی و دەیکەی و نایکەی، لە خۆت بایی مەبە، چونکە واللهی ژیان لە دوای من و تۆ کۆتایی پێ نایە. ئەو خاڵە زۆر ئاگاداری، هەندێک کەسێ زۆر لوتی بەرزە، وا دەزانێ ئەم بوونەوەرە پەیوەندی بەوەیە، وا دەزانێ ئەم هەموو خەڵکە خزمەتکاری ئەوە. بەڵام باش بزانە بەخوای گەورە ژیان لە دوای مردنی من و تۆ ملیارێکی وەکو من و تۆش کۆتایی پێ نایە، ژیان ناوەستەیە. بەخوا دارەکان وەکو خۆیان بەری خۆیان دەگرن و گەڵای خۆیان دەگرن، بەخوا شەو و ڕۆژ وەکو خۆی دێ، بەخوا بازاڕەکان بەهۆی من و تۆ ناوەستەیە، کەسابەت بەردەوامە و ئیشوکار بەردەوامە. ئەوەی خاڵێکی زۆر گرنگە بزانین ژیان لەبەر خاتری هیچ کەسێک لە ئێمە ناوەستێ. ئیتر بۆچی لە خۆمان بایی بین؟ خۆت بە گەورە مەزانە، پێویستە بەندایەتی بۆ خوا بکەی بۆی خوای گەورە لوتت نەشکێنێ. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثی صحیحدا، ئەو کەسانی کە تەکەببوریانەیە و خۆیان بە گەورە دەزانن بەرامبەر بە عیبادەتی خوا، ئامادە نین بەندایەتی بۆ خوا بکەن، متەکەبیر و خۆبەزلزانن بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵکیش، لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەوەندە بچووکیان دەکاتەوە، حەشریان دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم شێوەیان شێوەی پیاوە، ئافرەتە، مرۆڤە، شێوەی مرۆڤە، بەڵام شکڵیان خەبارەیان بەقەد مێر و لە بچووکەکانە، یان خوا چۆن بچووک دەکاتەوە، ئەوەی خۆی بۆ خەڵکی بچووک کاتەوە و خۆی بە بچووک بزانێ خوا گەوری دەکات، ئەوەشی خۆی بە گەورە بزانێ بەرامبەر بەخوا پاشان بەرامبەر بە خەڵکی لە ڕۆژی قیامەتە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوا حەشری دەکا، بەڵام قەبارەی بەقەد مێرولەیەکی بچووک ئەو خوازەری دەکات. کەواتە لوتبەرز نەبێ من دەوڵەمەندم نامرم، سیارەم جوانە، نە، بەخوا نایخوات. کوا هەموو دەوڵەمەندی لەسەر زەوی هەبوون؟ کوا فیرعونەکان، کوا ئەوانەی کە ئەهرامەکانیان دروست کرد لەکوێن؟ هەتا ئێستاش خەڵک نازانێت چۆن دروست کراوە. کوان لەکوێن چیان لێ هات؟ تۆ چی لە چاو ئەوانە؟ کوانی ئەوانەی کە لەم دنیادا ژیان؟ ئێستا زۆرێک لە دیکتاتۆرەکان جەنگیزخان و سەتەهای وەکو ئەو ئێستاش کەس نازانێت گۆڕەکەی لەکوێیە. ئەوە ژیانی دنیاە، لە خۆت بۆچی بایی دەبیت؟ چەندها کەسە بوو دیکتاتۆر بوون، ئێستا لە وڵاتەکەی خۆیان شوێنێک نییە بە ڕەسمی بە ئاشکرا مەترێ بە 2 مەتر تیا بشارنەوە. جێ نایبێتەوە لە وڵاتێکە بە ئاشکرا گۆڕەکەی تیا بێ، بەس شوێنی گۆڕەکەی. ئەوەی لە خۆی بایی بێ و خۆی بە گەورە بزانێ خوا لە دنیا و لە قیامەت زەلیلی دەکات، بچووکی دەکاتەوە. بۆیە هیچ شتێک شایانی ئەوە نییە خوا لە خۆ تووڕەکەی لە پێ ناویتە.